سەوا بەڕێزانم کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی بەرە هەڵبژاردن لە کەناڵی سلێمانی دێمەوە ئەم هەفتەیە بە حکمی ئەوەی کاکوەتە هەفتەی هەڵبژاردننی لایەنە سیاسەکانە بۆ پەرلەمانی عراق بۆیە چاوەڕێ دەکرێت بانگەشەکە گەرمگوڕی زیاتر بەخۆ بینە بۆیە بەپێ ئەوەی کە چاوەڕێ دەکرێت هەفتەی داهاتوو سەرەتایی خۆت ئەم هەفتەیە جۆرێک لە بانگەشەکان بە شێوەیەکی فراوانتر لەسەر ئاسە جیاجەکان لە نێوان لایەنە سیاسەکاندا بچێتە قۆناغێکی دیکەوە ئەوەی کە ئاشکرا پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتاوە جۆرێک لە بانگەشەی هەمنی دەست پێ کردووە بە تایبەتی پارتی ئامادە نەبووە وەڵامی هەموو ئەو سەرنجە و ڕەخنانش بداتەوە کە بە جۆرە جۆرەکان لەسەر ئەدا ئەو کاری پارتیە بۆ لە ماوەی ڕابردوو بە ئێستا من میوانەکەم ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانە حتمەن لەسەر بابەتی ڕێژەی دەنگەکانی پارتی و واروها ئەو بەدەماواتنی کە هاوڵاتیان بۆ سەرخستنی کاندیانی پارتی لە حوزەی سلێمانی شارۆزر هەیە کە ئەوان بە حکومەی کە چەند ڕۆژێک ناو خەڵکان کە ئەم ڕێژەیە چۆنەوە تەسەور دەکەن چەند کاندیدام بچێتە پەرلەمانی عراق هەمووانە بە خۆشحاڵی لەگەڵ بەڕێز کاک نووری حەمالی ئەندامی سەرکردایەتی پارتی تاوتوێ دەکەم. کاک نووری سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. سپاس بۆ. ماوەی چەند ڕۆژێکە بانگەشەی گەرموگوڕ لە سنووی شارە زوور و سلێمانی بەردەوامە بەپێی ئەو بەداداچوونانی کە کردوتانەوە لە نێو خەڵکدان حتمەن دەزانن کە دەنگەکانی پارتی بەراورد بە ڕابردوو جۆرێک لە زیادبوونی پێوە دیارە ئەمە قسەی بەرپرسانی زۆربەی پارتیە لەم سنوورە ئەوەی کە ئێوە بینیوتانە لە تەعاملی ڕۆژانەی هاوڵاتیان چۆن ئەمە دەبینن ئەم قەناعەتتان بۆ دروست بووە کە فعلەن دەنگی پارتی زیاد دەکات؟ زۆر سپاس. بەپێ ئەو پێشبینەی خۆمان و بەپێ ئەو دراستەی کە خەڵکی ترش کردوێتی تەسەورمان وایە دەنگەکانی ئێمە زیاد بکە و کورسەکانی ئێمەش ڕێژەکەی زیاد بکە. باشە هەموو چاڕوانەکان لەسەر پارتین بۆی کە بۆ نمونە پارتیە میشەوە هێز یەکەمی عراق دەمێنێتەوە یعنی ئەوەی کە تا ئێستا گوزەرا و ئەو ڕەخنانشی کە لایەنەکانی دیکە لە پارتی هەیەە پارتی لە بەرامبەر ئەمانەدا جۆرێک لە بێدەنگی هەڵبژاردووە بۆچی پارتی عنی ناوێ بچێتە ئەم کێبڕکێوە و ئەمە زەرەر نادا لە دەنگەکانی پارتی؟ ئێمە بەپێ ئەمر و بەپێ ڕێنمایەکان ئێمە وەڵامی هیچ شتێک نادێنەوە هەموو حیزبەکان دەبێ هەمومان بەیەکەوە بانگەشی هەڵبژاردن بکەین بە شێوەیەکی تەندروست بۆی بتوانین کاندیدەکان دەرچێنین بەس لە کۆی گشتی لە نەتیجە هەر ئەوانەی کە دەرەچن هەمووی ڕۆڵەی ئەم خاک و نەتەونیشتمانن جا چەندێکی دڵسۆزە چەندێکی دڵسۆز نیە ئەوە ئەمێنێتەوە بە ئەو کەسە خۆی ئومێدمان هەیە هەمومان بەیەکەوە بتوانین هەڵبژاردنێکی تەندروست بەڕێوەبەرین دوور لە هەموو شتێک بۆی بتوانین ئایندەی باشتر بۆ میلەتەکەمان دابین بکەین. باشە لایەنەکانی دیکەش هەمان ڕۆحێت هەمان نەفەس هەمان تێگەشتیان هەیە بۆ ئەو قەزەی کە ئێوە بڕاتان پێیەتی وەکو پارتی یاخود بە جۆرەگە جۆرەکان ئەمە بۆ لە هێزێک و بۆ هێزێکی دیکە دەگۆڕێت؟ بێگومان جیاوازی هەیە لە شعارە لە دروشمە لە وتا لە پەیامە لە ئەعلامە لە سەردانە لە لافیتە و پۆستکارت و شتەکاندا لە دەڕاندنی ئەو شتا ئەو پۆستکارت و شتانە ئەمە هەمووی هەیە خەڵکێکی شەیە لە هەموو لایەکەوانە هەیە بەڵام بەڕێی ئێمە پێویستە هەمومان لەسەر یەک ڕێژکە کار بکەین هەموو حیزبەکان منافەسی یەکین بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی ئازادانە بە شێوەیەکی دیموکراتیانە بتوانی کێتوانی خزمەت زیاتر بکە کێتوانی خزمەتی زیاتر کردووە بادەنگی خۆی بنێ خۆ چ مشکلێک نییە هەر مهم وایە خەڵکێکی باش بشێ بۆ بەغا بۆ دیفاعکردن لەم ئەزمونە لە خواستەکانی خەڵکی کوردستان. باشە ئەو کاندیدانێک ئێوە کاندیدان کردووە بۆ پەرلەمانی عراق لە توانەوە کەفایی ئەوان ڕازین بۆ نمونە بەراورد بە هەر خولێکی هەڵبژاردن و زۆرترین کاندیدی ئافرەت لەم خولەدا کاندید کراوە هۆکارێکە بوو ئەمە کاک نووری؟ ئێمە یەکەم ڕێز و دڵسۆزی ئافرەتان بەرز دەنرخێنین باشە چکە ئافرەتانیش خوازیارن ئەوەی حەقی خۆشیانە کە لە ڕیزی پیاوە بۆخۆیان دەوریان هەبێ و پێیان خۆش بۆ کە ئافرەت بێنە ناو مەیدانەکە ئێمەش هەمومان دەعممان کردوون پێمان خۆشە ئافرەتەکانشمان دەرچێ چکە ئافرەتی کورد لە ئافرەتانی دەسەڵاتدارانی دنیای دەرەوە کەمتر نین ئەگەر گەورەتر نەبن بەهێزتر نەبن چەندین ئافرەتی قارەمان و تێکۆشەرمان وەکو میلەتمان وەکو میلەت ئێمە شەهید بووە. باشە وەکو لەیلا قاسم وەکو شیڤاگەردی وەکو چەندین ئافرەتی ترش. باشە بەپێی هەموو ئاماژە پێدراوەکان ئەوەی کە تا ئێستا وەکو لە ئۆرگانەکانی ئێوە وەکو داتا و ئاماری عنی کۆکراوەتەوە پارتی وەکو هێز یەکەمی عراق ئەم جارش دەمێنێتەوە؟ گومانێتیان نیە. ئەم دڵنیایە لەکوێ بە تەسەوری من وەکو شەخص و بژبینی خەڵکی تریژانی باشە چونکە ئێمە سیاسەتی ئێمە ڕابردووی ئێمە مێژووی پارتەکەی ئێمە ڕێبازەکەی ئێمە
دڵسۆزی و خەمخۆری سەرۆکەکەی ئێمە تەسەورمان وایە خەڵکی کوردستان ئەو حەقە بە ئێمە ئەدەن بە کاندیدەکانی ئێمە دەن بۆ ئەوەی خزمەت زیاتر بکەین تەسەورمان وایە. باشە ئەو زمانە زبرەی کە ئێستا هەندێک لایەن و هێزی سیاسی بەرامبەر بە پارتیانە ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئایندەی پەیوەندی نێوان پارتی و لایەنەکانی دیکە لە داهاتوودا خۆی لە حملەی انتخابیە زۆر ئەمە کەشێکی ئاساییە ئەمە لە حملەی انتخابەیە هەموو شتێک ئاسایی ینی هەموو شتێکە وترێ بەڵام لە چوارچێوەکە هەمومان دەرنەچین باشە لە چوارچێوەیەک دەرنەچین هەمومان لەو چوارچێوە بین و وردە وردە بەرەو کۆتایە ڕۆژەکانە ڕۆین نزیکە بینەوە لە دەنگدان بۆیە پێویستە هەمومان بە ڕۆحێتێکی ئارام باشە بە سەبرێکی باش بە دروشمێکی جوان دوور لە تندوتیژی هەمومان بتوانین خەڵک هاان بدەین پشێ بۆ سەر سنووخانی دەنگدان دەنگ بدە بەو کاندیدەی کە خۆی ئێوە. باشە کاگووری ئەم جۆرە لە بانگەشە کە هەیە پارتی درێژەی پێدەدا تاکو کۆتایی پرۆسەکە یان جۆرێک لە گۆڕانکاری تێدا دەکات. ئێمە ئەگەر چووکە بەهۆی ئەو وەزعی کۆرۆناوە بەهۆی هەندێک وەزعەوە دیارە وەکو پێویست نەتوانە وەکو هەڵبژاردنەکانی پێشوو لە ساحەیەکی گەورە لە مەلعبێکی گەورە هەڵبژاردنەکە بکرێ لێرە و لەوێ پێم وایە هەموو حیزبەکان هەموو ئەو حیزبەکان هەموو بەیەکەوە تقریبان ئەگەر لە 100 وەکو یەک نەبین لە 1970 وەکو یەکین لە کۆکردنەوەی خەڵکە بێگومان دارێ معلوم نییە چکە ئەوە لیژنەی تایبەت بەخۆی هەیە لیژنەی بە تایبەت بەخۆی بە هەڵبژاردنەکان هەیە ئەو لیژنانە قەراردن و ڕۆژی هەشتی مان کە دەنگی تایبەتە و لە ڕۆژی دیاریکرا و سعاتی دیاریکرا و ڕاوەساوە کە ئیعلام و حملەی ئینتیخابی گشتی ڕاوەسێ هەموو کەسێ بۆی نییە لە شوێنی خۆی بجوڵێ بەرەو دیعای انتیخابی لە حەدی خۆی هەمومان ئەبێ ڕاوەسی پابەت بین بە ڕێنمایەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن. باشە وەک کۆتا پرسیارکاک نووری ئەو جۆرە بانگەشەی کە پارتی دەستی پێ کردووە کە بەهێمنی و بە لەسەرخۆی و بە دیقەتێکی وردەوە دەیکات ئەمە سوودی لێبینیوە پارتی بۆ ئەوەی کە جەماوەرێکی زیاتری خەڵک تەنانەت دەرەوەی خۆشی متمانی بە کاندیدانی پارتی هەبێت. جارێ ئەم شێوەی ئەم ڕێنمانەی کە ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەری کردووە لەسەر بازنەکانی بەعام عێراق جای کردوێتەوە من هیواخوازم لە هەڵبژاردنەکانی ئایندەدا بە شێوەیەکی تر بێ خەڵک هەر لە ماڵی خۆی و دەنگی خۆی بدا پێویست بەو ئەو هەموو هات و هاوار و بەزمڕەزمە نەکا پێویست بەو سەرفە زیادانە نەکا کە لەسەر جادەکان کرێ ئەو هەموو لافیتە و ئەو هەموو پۆستکات و شتانە دروستەکرێ و دوایی ئەدەڕێنە لێ فڕ ئەدرێ و هەندێکشی لەوە چێ ناشرینی بکرێ ئەمێدەوارم لە هەڵبژاردننی ئایندا ئێمە بتوانین وەکو کورد بەعامەڵێم بتوانین ڕۆحێتێکی وا دروستکەین لای میلەتی خۆمان خەڵک بتوانێت بە ڕۆژی لە سعاتی دیاریکای خۆی بچێ دەنگی خۆی بدا بە هەر کەسێ دەنگەدا تەنیا لە تەلەڤیزیۆنەکانە دیعای انتیخابی بکرێ لە ڕادیۆکانە دیعای پێ دوایە ئەم تێگەشتنە سەرەتایەکی بۆ دروست بووە کاک نووری تەسەورم وایە من بۆ خۆم قەناعەت تەسەورم وایە کە ئەمە سەرەتایەکە بێ بۆ گەشتن بەو هەدەفە مهمە بۆ ئەوەی من لێرە دانیشتوم مەتابعی ئیخبارەکەم هەر حیزبێکم بەدڵە قسەیەر کاندیدەکەم بەدڵە مێژوو خەباتی هەر حیزبێکم بەدڵە ئەچم دەنگە دەم بەو کاندیدە بەبێ ئەوەی کە هیچ لایەنێکی پێ ئیستیفزازکە وتم وەکو دوا پرسیار ئەم پرسیارەژەکەم و کۆتایی پێێنم تەسەور دەکەن چەند کاندیدان لە سنووری سلێمانی و شارۆزوو بچێتن پەرلەمانی عێراق وەکەوەی کە پێشبینیە حتمەن ئێمە جارێ بە ئەو هەڵسەنگاندنە نەکەین باشە ئێمە تەسەورمان وایە لە سنووری پازگای سێمانی کاندیدمان دەرەچێ جایتر چەندێک دەرەچێ یەک دەرەچێ دوو دەرەچێ سێ دەرەچێ ئەوە با لێگەڕێنێمە ئەو کاتە جەماوەری ئەو سنوورە ئەوان قەرارەدەن چەند کاندیدی پارتی دیموکراتی کوردستان دەردەچێت بەڵام بە هەموو پیاوەکان دەنگی پارتی زیاد دەکات تەسەورمان وایە زۆر سپاس بۆ کاک نووری حەماعەلی ئەندامی سەرکردایەتی پارتی سپاس بۆ ئەم دیمانە کورتە سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئێوە ڕێزمێ بۆ هەمووتان بۆ بینەرەکانتان بۆ شاری سێمانی خۆشەویستیش دووارە بەخێر بێت سپاس بەڕێزان تا بەرنامەیەکی دیکە بەرەوەڵبژاردن بە هیوای تەندروستێکی باش و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستەکان بەختەوە بن.